بەداخەوە لەم کارگەیە ئەمڕۆ کرێکارێک گیانی سپاردۆ و سیانیش برینارە. بەداخەوە ئێمە وەکو سندیکای کرێکاران هەمیشە تاکیدمان لەسەر سەلامەتی پیشەیی کردوتەوە و لیژنەیەگەیە لە قایمقامەتی قەزایی سلێمانی نوێنەری سندیکایکە سەردانی ئەم کارگانەکەین لە بواری سێفتی جلوبەرگ پیاڵاو دەستکێش کڵاو ئەمانە. بەڵام بەداخەوە ئەڵێن زۆر جار خاوەن کارگەکان ئەم بەشە ئیهمالەکەن، زۆر گوێی نایەنێ. یەکێ لەو حاڵەتانەی کە ئێمڕۆ ڕووی هاوە ئەم حاڵەتەیە کە ئێستا لەم کارگا ڕووی هاوە کە دەکرا ئەم کرێکارانە جلی سێفتیان لەبەرابێ لەبەرەوەی ئەم شوێنە کە یشی تیاکە کرێکار شوێنێکی مەترسیدارە لە هەموو کاتێکە ئەمە یەکەم جار نییە و ئاخر جاریش نابێت تاکید بن و ضروریشە حکومەتی هەرێم لایەنی پەیوەندیدار بەڕاستی تاکید کاتەوە لەم شوێنانە جیازی کەشف هەوێ کە ئەو مەوادانەی کە مەترسیدارن بۆ تەقینەوە جیای بکەنەوە بە شێوەیەکی تەندروست، نەک بەو شێوەی کرێکارێک یە دەستی تێەکە لەوانەیە جیازێ لە پڕێکاکەوێتە یعنی مەوادی تایە هەر بکەوێتە خوارەوە لە دەستە تەقێتەوە. ئێمە وەکو سندیکا زۆر جار تاکیدمان لەم شتانە کردوتەوە هەموو کاتێکیش ڕێنماییمان هەیە، بەشی سەلامەتی ئێمە ڕێنمایی خۆمان هەیە ئەین بە کارگەکان ئەڵێن ئەمانە هەڵواسن لە شوێنی کارە بۆی کرێکار کاتێک ئیشەکە هەست بەوە بکە کە سەلامەتە ناکرێ ئیمال بکرێ. بەڕاستی ئەوە کەوێتە سەر کارگەکان خاوەن کارگەکان بەشی ئیداریان کە لەم کارگانابێ بەشی سێفتی جیابێ دەورات ببینن خولیان پێ ببینن ئەم شوێنانە هەیە. ئێمە وەکو کرێکاران بەڕاستی زۆر جار ڕێگریمان لەکەن، ئێمە داواکەین کە ئێمە سەردانیان بکەین. زۆر جان کارگەکان ئەڵێ ئێوە کێشەمان بۆ دروستەکە مشکلەمان بۆ دروستەکەن. ئێمە ئەوەی کە ڕەچاویەکەین سەلامەتی گیانی کرێکارە. قوربانیەکان خەڵکی چۆن و بە پێ زانیارانەی ئێمە قوربانیەکان هەر شواریان عەرەبن کە یەکیان گیانی سپاردۆ و سیانیشیان برینارە. تا ئێستا ئێمە ناوشتەکان ئەوە ئێستا ئێمە چاوەڕێ بووین لێرە بەشی ئیدارەیان ناوەکانیان وەرگرین بزانین ئەمانە گرێبەستیان هەیە دەسەبەریان بۆ کراوە چونکە ئەمانە ئەبێ هەموو مافێکیان پارێزراوە. ئەمما دەخاوەنە کە ئێستا لە عێراقا بەڕاستی شوێنی حرب بووە و ئەم مەوادانە بەکارێن. ئێستا ئەم کارگانە دروستکراون کارگەی توانەوەی ئاسنن کە ئیتوێنەوە بەکارهێننەوە بۆ ئاسن ڕێگە پێدراوە بە شێوەیەکی تەندروست، یعنی ئەوە نییە ئەوە کەوێتە سەر لایەنی پەیوەندیدار بەشەکان بەڕاستی بە دوواداچوون بەوە کێشانە بکەن کە لەم کارگانە ڕووەیە. مەسەلەی گیان سپاردنی کرێکاران زۆر جار دووبارە و سێبارە بێتەوە کە ئەوە لایەنی پەیوەندیدارە بەڕاستی ئەبێ زەخت لەم کارگانە بکە کۆمەڵە شتەیە بەکاری بێنن لەوانە جیازی کەشف مەسان بەکار سۆنەر ئێمە تا ئێستا باوەڕ ناکەین ئەوە بوو بێ. ئێمە تا ئێستا ئاگادارین کە هاتوونە تێرە لە کارگەکە برادەرانی ئاسایش و بەشی تەقەمەنی و ئەوانە پوش پۆلیسوانە بۆ لێکۆڵینەوە هاتوون. ئێمەش کە هاتوین بەرپرسی ئیداری کارگەکە لێرە نەبوو بزانین حاڵەتەکە چۆنە.